پیرۆزبای جەژن نەورۆز لە گشت خەڵکی کوردستان دەکەم و لە هەر لایەکی دنیا بن. پێم وابێ ئەم جەژنە تاکە جەژنی کوردە کە کورد شانازی پێوە دەکات. پێیان بۆ ئەم جەژنەوەیە هیوادە ئەم جەژنە بتە جەژنی مایەک ڕێزی هەموو کشتاکی گەلی کورد. جەژنە هەموو کوردان پیرۆز بێ هەر چەپاچەی کوردستانê ji bo cejna Newrozê ez dixwazim her çapaçê Kurdistanê bibin dewlet îşallah şer nemîne û aşîtî çê bibe gelê Kurd hemû serfiraz û aşîtî bijî û ji bo cejna Newrozê ez dixwazim milletê me ku dare Newrozê ku xwarin tişt çêkirin şûna xwe paqij bikin û hêzê me jîngew parastinê ئامادەیە ئیشاءالله تشتێک نابێ. سەرەتا پیرۆزبایی خۆم لە گشت خزمەکانی خۆم دەکەم و لە گشتگەلی کوردستان دەکەم بە تایبەتی و پێویستە بە بۆنەی جەژنی نەورۆزی پیرۆز ژینگەی خۆمان بپارێزین، ئاگاداری ژینگەی خۆمان بین. هیوادارم ئەگەر چۆن بۆ سەفرە و سیاحەت و گەڕان ژینگەکە زۆر بپارێزن و دار و بارەکانیش ژینگەی بپارێزن.